دروستکردنی گەلە کۆمەکەیە دژی ئێران بە سەرۆکایەتی ئەمریکا ناوچەکەی خستووەتە سەر لێواری هەڵگیرسانەوەی جەنگێکی گەورە و گشتگیر. بەرزبوونەوەی ئاستی گرژەکان لە دوای ڕاگەیاندنی ئۆپەراسیۆنی ئازادی ئەمریکا لە گەروی هورمز دەستی پێکرد. بەڵام بە دیاریکراوی گرژەکان دوای ئەوە تەقینەوە کە ئێران بە درۆن هێرشی کردە سەر بەندەری فوجێرەی ئیمارات و دوو موشەکیشی ئاراستەی کەشتێکی جەنگی ئەمریکی کرد لە گەروی هورمز. لە کاردانەوەی هێرشەکەی سەربەندەری فوجەیرە ئیمارات بەڵێنی وەڵامدانەوەی توندی داوە و ڕایگەیاند ئەم جارە بێدەنگ نابێت. ئیسرائیلیش سوپاکەی خستووەتە بەرزترین ئاستی ئامادەباشیەوە. کەناڵی CNN ئەمریکیش دەڵێت پێشبینی دەکرێت لە 24 کاتژمێری داهاتوودا ئەمریکا هێرشێکی گەورە بە هاوبەشی لەگەڵ ئیسرائیل بکاتە سەر ئێران. لەلایەکی دیکەوە دۆناڵد ترامپ هۆشداری توندی داوە کە ئەگەر ئێران هێرش بکاتە سەر کەشتیەکانیان لەسەر ڕووی زەوی دەیسڕێتەوە و ڕوبەڕووی هەر هەوڵێکی ئێران دەبێتەوە کە کەشتیەکان لە گەروی هورمز بکاتە ئامانج. هەموو ئەم پێشهاتە نوێیانەش ناوچەکەیان خستووەتە سەر لێواری هەڵگیرسانەوەی جەنگێکی وێرانکەر و گشتگیرتر و دەستپێکردنیشی لە ئان و ساتدایە.